بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. هۆکاری کەوتنە ناو فاحیشە و زینا و داوێن پیسیەوە لەلایەن ئافرەتانەوە چییە؟ بۆچی ئافرەتەکان خیانەت لە مێردەکانیانەکەن؟ بۆچیە کەونە زینا و داوێن پیسیەوە؟ طبعا هۆکارەکان زۆرن. ئەوەی کە ئێمە بە تەجروبە دیقەتمان نابێ و لەو قەڵبیە و کێشانە هات بێتە لامان لەم چەند خاڕەیە کۆیەکەینەوە با ئینشاءالله بەرچاوڕوون بن. ئەگەر هات و بینیتان ئەی کچان ئەی خوشکان نزیک بوونەتەوە لەو حاڵەتانە چارەسەری بکەن و خۆتان پارێزن، و ئەگەر ئەی باوکان ئەی براکان ئەی مێردەکان ئەی سەرپەرشتیارەکان بینیتان ئافرەتەکانتان گەیانۆتە و حاڵە یاخود گەیشتونەتە و حاڵە زوو پیاڕا بگەن و ئەوەی کە لە دەست چووە بیهێننەوە تاوەکو گەورەتر و خراپتر لە دەست نەدەن. خاڵی یەکەم بریتیە لە پێداویستی ئافرەت بۆ ڕێز و بۆ سەلماندنی خودی خۆی. ئەی باوکەکان ئەی براکان ئەی مێردەکان و هاوسەرەکان، براکان مەگادار بن، ئافرەتەکانتان پێویستیان بۆیە ڕێزیان لێ بگیرێ. بەڕاستی ئەگەر ئێوە ڕێزیان لێ نەگرن، ئێوە نازیان هەڵ نەگرن، ئێوە دانیان پیانەنێن حساب بۆ کەسایەتیان نەکەن، کەسانێک هەن دانیان پیا برێن حساب بۆ کەسایەتیان بکەن و ڕێزیان لێ بگرن و هەڵیان بخەڵەتێنن بە حەزەکانیان بگەن لە ڕێگای ئەوانەوە. بۆ ئافرەت پێویستی بەوەیە بە طەبیعەتی خۆی کەسایەتی خۆی بچەسپێنێ، تەحقیقی ذاتی خۆی بکە، و پێویستیشی بەوە هەیە کە ڕێزی لێ بگیرێ، و پێویستیشی بەوە هەیە کە هەست بە ئەمان بکە لە ناو ماڵەکەی خۆیدا، ماڵی مێردی بێ یاخود ماڵی باوکی بێ. ئەو هەستەی لا دروست بێ کە ئەو لە ئەمانایە ژیانی لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی جەستەیەوە و لە ڕووی مادیەوە و لە ڕووی نەفەقات و لە هەموو بابەتەکانی ترەوە. هەر کاتێک ئەو مافانە و ئەو حەقانی لێ زەوت کرا، بەڕاستی پەنا ئەباتە بەر دابینکردنی لە لای کەسانێکی تر، بەخوا کەسانێکی تریش بۆی دابین ناکەن هەتا وەکو حەزەکانی خۆیانی پێتێر نەکەن. ئەلەو ڕێگەیەوە کەوێتە ناو داوێن پیسیەوە. خاڵی دووەم بریتیە لە ڕاگەیاندنەکان. بەڕاستی هەر چۆن منداڵەکەت ئەپارێزی لەو هۆکارانی کە تووشی نەخۆشیکی کوشندەیەکە، خۆت ئەپارێزی لەو هۆکارانی کە ئەبێتە هۆی لە ناوچوونێ. گرنگە ئافرەتەکان ئەمڕۆ بیان پارێزن لە ڕاگەیاندنەکان. ڕاگەیاندنی بیسرا و بینراو هەر هەمووی کێشەیە، هەر هەمووی هاندەرە بۆ ئەوەی کە ئافرەت بەدڕەوشت بێ، لاڕێ بێ، و تووشی زینا و داوێن پیسی بێ، تووشی خیانەت بێ. بەڕاستی بە سەدان گۆرانی خیانەت زەوجیان لا جوانەکەن و فێریانەکەن، بە هەزاران حەڵقە و فلیم خیانەت زەوجیان لا جوانەکەن و فێریانەکەن، بە هەزاران بەرنامە هەزاران ئافرەتی داوێن پیس و لەش فرۆشە هێنن لە بەردەمیانیان ڕازێنەوە و ئەو داوێن پیسی و خیانەت زەوجیان لە یەکەنە ئازادی و لە خشتیانە بن. بۆیە زۆر گرنگە ئاگادار بن کەچ و خوشک و خێزانەکانتان بپارێزن لە ڕاگەیاندنەکان. خاڵی سێم پەروەردەی ناتەندروست لەگەڵ ژینگەیەکی نالەبار. ژینگەیەک بڕەخسێنی بۆ ئافرەتەکەت کە تێکەڵاوی تایە، کە ڕوتوقوتی تایە، کە شەرم و حەیای تیانە، کە غیرەت و پیاوەتی تیانە. بەڕاستی ئەو تو خۆت خستوتە ژینگەیەکەوە کە دایان پیسی تیا بکرێ، کە خیانەت زەوجی تیا بکرێ. ئاسایی بێ بەلاتەوە ئافرەتەکەت ڕقەمی هەرچی برادەرتە لای بێ، هەرچی با بڵێن کوڕی گەڕەکە لای بێ، هەرچی کوڕی زانکۆیە لای بێ، و لەگەڵ هەمویان قسە بکە، لەگەڵ هەمویان پەیوەندی هەبێ. ئەو بەڕاستی تۆ ژینگەیەکت بۆ ڕەخساندووە کە تایە بەدڕەوشت بێ و تایە تووشی زینا و داوێن پیسی بێ. یاخود پەروەردەیەکی هەڵی بکەی، وا پەروەردەی بکەی کە شەرمی تیانە بێ، حەیای تیانە بێ، لە خوا ترسانی تیانە بێ، نەزانێت تەقوا چییە. ئەوەش واکە کە بەڕاستی تێکەڵاو بوو تووشی هەڵە ببێ. یاخود پەروەردەیەکی لەسەر هەڵقە و فلیم و گۆرانی بە بەردەوامی داینەی بە دیارەوانەوە لە مناڵیەوە لە مەلۆتکەیەوە لاسیکێ بخەیتە دەمیەوە و گەورەیەکی لەسەر و بابەتانە سەرنجام کە گەورە بوو حەزەکانی جوڵاو کرانەوە تەطبیقیەکان و مارەسەیەکاوی لەوێ دیوێتی. خاڵی چوارەم
بریتە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر گرنگە ئافرەت بپارێزرێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوەندە ڕێی پێ بدرێت تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکار بهێنێ بۆ خۆڕۆشنبیرکردن بەکاری بهێنێ بۆ پەیوەندی لەگەڵ کەسەکانی خۆی لەگەڵ مەحرەمەکانی خۆی لەگەڵ هاوڕەکانی خۆی کە چاکن لەوە زیاتر سنووردار بکرێ چونکە بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان خراپترن لە خەلوەی دنیایی ئەگەر بزانی ئافرەتێک و پیاوێک لە ژوورەکان بەتەنیا تۆ هەوڵەدەی بزانی چیەکەن و خەریکی چین و لێیان تێک دەی بەڵام ئەو مۆبایلەکەی کە بەدەستیەوەتی هیچ کەس نازانێ کە چەندین فرێندی هەیە و لە چاتابەیەکەوەن دواتر ئەگات بە زینای ئەلکترۆنی کە گەشت بە زینای ئەلکترۆنی پلاندان لێ بۆ زینا جەستەیەکەش بۆیە بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان پێویستە بە بەرنامە بەکار بهێنرێن سنووردار بکرێن و مەجای ئەوەی تیانە هێڵڕێ کە لاڕێیانە بەکار بهێنرێ و ئافرەت تووشی کارەسات بکە خاڵی پێنجەم پێدانی ئازادیەکی ڕەها ئافرەت ئازادکەی شەوکەی دێتەوە کێڕواتە دەرەوە بۆ کوێ ئەچێ بۆ کوێ ناچێت چی لە بەرەکە چی لە بەرناکە لەگەڵ کێڕوا لەگەڵ کێناڕوا بۆ لای کێڕوا بۆ لای کێناڕوا گوێ پێ نەدەی بڕۆ ئەوە وای لێکە کە ئیتر وردە وردە کراوە بێ بۆ هەموو کەسێ کاڵایەکی ئاسان بێ بەدەستی هەموو کەسێ بگا بەدەستی هەموو نامەردێ بگا لەو ڕێگایەوە هەرچێکیان بێ پێی بکەن و بە هەر کارەساتێکا بێ بەسەریا بهێنن بۆیە بەڕاستی کاتێک کە ئافرەتەکەت لاڕێ بێ لە خۆت بپرسە بزان دەستی خۆتی تیانە ئەگەر دەستی خۆتی تیا بوو ئەو کەسی کە ئەبێ سزا بدرێ پێش هەموو کەسێ خۆتی تۆ هەموو هۆکارێکت بۆ فەڕاهەم کرد و ئازادیەکی ڕەهاشت پێدا کە بکەوێتە ناو هەموو خراپەیەکەوە خاڵی شەشەم بریتە لە با بڵێن پاڵنەرە دەرونیەکان بریتە لە پاڵنەرە دەرونیەکان بریتە لە زەبرە دەرونیەکان ئافرەتێکت هەیە کۆمەڵە زەبری دەرونیە خەیتە سەر ئەو زەبرانە وای لێکە وردە وردە بگەڕێ بە دوای عەطف و حەنانە چونکە عەطف و حەنان لە بەرچاوی نامێنێ کە گەڕا بە دوای عەطف و حەنانە و بۆ لابردنی ئەو زەبرە دەرونیانە و زەختە نەفسیانە کە تۆ لە یەکەی ئیتر وردە وردە لە جێگایەکی ترەی بینێ لە لای کەسێکی ترەی بینێ بە حاڕامی هەوڵی بۆ ئەدا لەو ڕوانگەیەوە وردە وردە ئەو کەسەش استیغلالیەکە و ئەگا بە حەزەکانی خۆی لێی دواتریش تۆڵەی ئافرەتەکەم تووشی زینا وە تووشی داەنپیسی بۆ تووشی خراپەکاری بووە وە بچەرۆ بەخۆتە ئافرەت زەختی لێ بکەی ئەیشکێنی ئافرەت زەختی لێ بکەی ئەیشکێنی زۆر پیایە بکێشی قوپێنی ئەگەداری خۆت بە کە شکا چاک نابێتەوە بەخوا کە قوپا چاکیش بێتەوە ئاسەوارەکەی پێوەی دیارە بۆیە وریابە رسول الله صلى الله عليه وسلم فرمي رفقا بالقوارير چەند جوانە وت فەرمودێ بە ئافرەتان ئەڵێ قەواریر شوشە بە پیاوانی جە فەرمێ نەرمونیان بن لەگەڵیان چونکە بەڕاستی نەرمونیان نەبووی لەگەڵیان تێکێشکێنی باشە کردێ بە وردە شوشە لەو ناوە فڕێتدا هەر کەسێ بێ کۆ ئێکاتەوە و ئاگادار بە یەکەم کەس دەچێت بە پێی خۆتە حیای خۆتە بە ناموسی خۆتە شکێنێ و ئاگادار بە زۆر زەختی نەفسی بەخەرە سەری مڕاعەتی زەختە نەفسیەکان و حاڵەتە دەرونیەکانی بکە لەو کاتانەیەکە دووچاری سۆری مانگانە بێ دووگیانە بێ هەستی پێ بکە بزان لە ڕووی دەروونەوە ماندووە پێویستی بە ناسکێشانێ پێویستی بە ڕێزگرتنێ پێویستی بە خۆشەویستی پێدانێ ئیتر ئەگەر خوشکتە ئەگەر کچتە ئەگەر هاوسەرتە خاڵی حەوتەم بریتە لە فەراهەمکردنی هۆکارەکانی جوڵانی حەزەکانی شەهوەتەکانی هەموو شتێکی بۆ ئاسانەکەی کە بتوانێت لەوێەوە تەماشا بکە و شەهوەتەکانی بوروژێ لە تێکەڵاوی لە شاشە لە مۆبایل لە کەسانی خراپ کە هاتوچۆیەکەن لە ئافرەتانی بەدڕەوش کە هاتوچۆیەکەن لە باسکردنی ئەو شتانەی کە وروژێنەرە ئەمانە هەموویە بێتە هۆیەوەی کە ئافرەتە وردە وردە بوروژێ بە دوای تێرکردنی حەزەکانیەوە بێ کە حەزەکانیشی جوڵان ئەیکرد بە دوایە ناڕوا و ئەنجامیانەدا بۆیە بینی رسول الله صلى الله عليه وسلم تەنانەت قەدەغەی کردووە ئافرەتی مسلمان بە دیار ئافرەتی کافرەوە خۆی ڕوودکاتەوە چکای بێتە هۆی چی جوڵانی حەزەکانی و فەرمێکی بۆی جافرەتێنیە لە ماڵی مێردەکەی و ماڵی باوکیانە بێ جلی خۆی داکەنێ گەدار بە چکای بێتە هۆی وروژان و لەوێشەوە بێتە هۆی زیناکردن و دایانپیسیکردن پەنا بە ئەڵڵا جەل جەلالوه و خیانەتکردن خاڵی هەشتەم
وا لە ئافرەتەکەت مەکە هەوڵ بدا تۆڵەت لێ بکاتەوە بە هەر شتێک بێ. وا لە ئافرەتەکەت مەکە هەوڵ بدا تۆڵەت لێ بکاتەوە بە هەر شتێک بێ. هەندێک لە باوکو براکان ئەمەندە تونوتیژن لەگەڵ خوشکەکان و لەگەڵ کچەکانیان، ئەمەندە فەرق و جیاوازیەکەن لە نێوان کچ و کوڕە، ئەو کچە هەوڵەدا بە خیانەتکردن لێیان تۆڵی خۆی بکاتەوە. دەیان نمونەی وامان لابوو. بۆی خۆتان پارێزن ئەی باوکو براکان، وای لێ مەکەن پەنابەرێتە تۆڵەکردنەوە لێتان، چونکە هیچ شک نابا ناموسی خۆی نەبێ، ئەی خاتە دەستی نامەردێکەوە بۆ شکاندنیەوە. باشە بۆی ئاگادار بن، زبر مەبن لەگەڵ کچ و خوشکەکانتان، مێردەکانیش ئاگادار بن، نازی ژنەکانتان هەڵگرن. بەڕاستی کە بێناستان کرد قەدردان نەزانی، ئەگەرە بە دوای کەسێکە قەدری بزانێ نازی هەڵگرێ، ئەو کەسەش ئەو نامەردەیە کە خیانەتەکەی لەگەڵاکە. بۆیە وریابە بە هیچ شێوەیە مەجال نەدەی بەهۆی توندوتیژیرەوە خراپیتەوە لەگەڵیە پەنابەرێتە بەر ئەو کارە قێزەوەە، چکە بەڕاستی سەری تۆش و خۆشیەکە بەناو جەهەنەما و کاتە. ئەگەدار بە ئەم قسانەیکەین، ئەم هۆکارانە باسیەکەین، وەکو ئەوە نییە کە بڵێن تاوانی زیناکردنی ئافرەت هەمووی لەسەر ئەستۆی پیاوەکانە. نەخێر پیاو ئەو پەڕی خراب بێ و پەڕی تعذیب بە، تۆ بۆت نییە بڕێ بە زینا حەق بکەیتەوە، یاخود حەق بەی بە خۆت کە زینا بکەیت. ئاسیا کچی مۆزاحیم خراپترین مێردی هەبوو، فێرعەون بوو، چکە سوکارێکیشی نەبوو، کەچی لەو پەڕی ئیمان و خۆپارێزیە بوو بەهەشتی ویست پەنا نەبردە بەردایان پیسی. هەزاران نمونەی تری لەو شێوەیە هەیە، ئاگاداری خۆت بە. خاڵی نوێ بریتە لەوەی کە ناهێڵی زەواجکە. بۆچی ناهێڵی کچەکەت بکە بۆ کوڕەی کە پێی خۆشە؟ سەدان قەزەی وە هاتە لامە. بۆچی ئەو کوڕەی هەڵی بژاردۆ لەگەڵی بژی تۆ ڕێگری لەوەی کە پێی بدە؟ یاخود باوکەکان بۆچی ڕێگرن لەوەی کە کوڕەکەتان ئەو کچەی هەڵی بژاردۆ بیهێنێ؟ چه ئیسفادەیەکەکەن لەوە؟ لە زەرەر زیاتر لە خۆتان یەدەن. رسول الله صلى الله عليه وسلم فرمي ليس للمتحابان مثل النكاح. کوڕێک و کچێ کە یەکتریان بینی چون بەدڵی یەکا، باشترین چارەسەر بۆیان یەکسەر چییە؟ یەکسەر زەواجیان پێ بکەی، نێڵی پەیوەندی حرام دانێن، یەکسەر زەواج بکەن. لەوە ڕاستی کە پەیوەندی حرامیان دانا خیانەت لە هەردوو لاتانەکەن. یاخود زەواجەکەی کردووە بەڵام لەگەڵ مێردەکەیە هاوتای یەکدین، نە لە جوانیە، نە لە ماڕ و سەرۆک و سامانە، نە لە ثەقافەتە، نە لە پلەپای کۆمەڵایەتیە. وەیە وەختە مێردەکەی خۆی داناوە وەکو خزمەتکاری سەیرەکە و هەوڵەدا کەسێکی هاوتای خۆی بدۆزێتەوە لەگەڵ یارەکەیە. تەکافؤ نین، یاخود ناتوانن بەیەکەوە تەواصل کەن، بەڵێ لە هەموو شتێکە شایستەی یەکن، بەڵام کێشەکەیانەوەیە ناتوانن پەیوەندی بەیەکەوە بکەن، ناتوان دڵی یەکتر ڕاگرن. بۆیە هەردوو لاسیرەکەی پەلابن بۆ خیانەتی زەوجی، کە ئەمانە مبەڕیر نین، ئەمانە هۆکارن، ئەمانە بۆ ئەوە نییە تەبریەی زیناکارەکان بکەین، ئەوان سزای ئەڵڵایان هەر لەسەرە، چونکە واجبە لەسەریان لە هەموو بابدۆخێکا خۆیان پارێزن. بەڵام هۆکارە، ئەم هۆکارانە بێ بنەبڕکرێن بۆی ئەو دیاردەیەکەم بێتەوە. خاڵی دێم بریتە لە زۆر تەماشاکردنی سایتە پۆڕنەکان، سایتە بەدڕەوشتیەکان. کچان و کوڕانێکی زۆر بەم ڕۆژگارە بە تەواوی هۆگر بوون بە سایتە ڕوتەکانەوە، تەماشای فلیمە ڕوتەکانەکەن، کە بەڕاستی سیرکردنی فلیمە ڕوتەکان هەمان ئەو خانانە چالاکەکە لە مێشکە کە خواردنی تلیاک چالاکیەکە. بۆیە هۆگرە بن پێوەی و سەرئەنجام نەک بە خیانەتێک و بە زینایەک بە چەندینی شتێر ناخۆن. ئەوە جگەلەوەی زەربە لە تەندروستی خۆیان و لە دەرونی خۆیانەدەن بەخۆ بەتاڵکردنەوەیان. وێ زۆر ئاگادار بن، چاومە بڕنەوە سایتانە، ئاگاداری مناڵەکانتان بن لە تەمەنێکی کەمەوە ئینتەرنێت و مۆبایل و شاشە مەخەنە بەردەستیان هەتاوەکو تووشی ئالوودەبوونی ئەو سایتانە ببن و دواتریش ڕەوشتیان لەدەست بدەن و خۆشیان و ئێوەش بڕوخێن و لە ناوتان بەرن. خاڵی 11 پێداویستی مادی. زۆر ئافرەت هەیە لە ڕووی مادیەوە پێداویستێکی هەیە. کچۆڵەیەکە لە جامیعەیە حەزەکان جلێکی ڕێکوپێکی هەبێ، باوکی هەیەتی و بۆی ناکا، برا هەیەتی و بۆی ناکا، مێرد هەیەتی و بۆی ناکا، ناچار هەر کەسێ و جلوبەرگە جوانی بۆ بکە و هەڵە خەڵەتێ پێی. کچۆڵەیەکە پێویستی بە مۆبایلێک هەیە، پێویستی بە مەلزەمەیەک هەیە، پێویستی بە خواردنێکی خۆشەیە بیخۆ، هەموو ئەمانی رێزە و تەکرێ لە کاتێک کاتوانی بۆی دابینکەی. ئەویش ناچار هەندێک کەسی شەیطان ئاسناش لە بڵکێ ئەچنە بڵکە بەشەی بە هەڵشتنی ماڵ و واڵاکردنی دەرگای غەزێنە بۆیان
تێکەون و وردە بەرەو زینا و دایان پیسی ڕۆن زۆرێکی وا هەیە دایان ئافرەت هەیە لەو جامیعانە بەس بۆی عملیاتێکی تەجمیلی بۆ بکەن بۆی فیلارێ بکە بۆ تۆکسێ بکە بۆی مۆبایلێکی گران بەهای پێوێ وەکو هاوڵەکانی جانتایەکی جوانی پێوێ جلوبەرگێ پێڵاوێک دایان کەستوانیوێتی هەڵیان خەڵەتێنن هەم لە مامۆستاکانی جامیع و هەم لە قوتابیەکانی هاوڵیان و هەم لە خەڵکی دەرەوەش لە دوکاندار و لە ساحب کەمالیەتەکان بۆیە بەڕاستی ئاگادار بن ئافرەتەکانتان ڕابێن لەسەرەوەی کە دنیا مادە نییە و ئەگەر زەڕوریاتێکی مادیشان هەبوو بۆیان دابین بکەن چکە واجبە لە سەرتان کە نەیەڵنەوە پێداویستیانیان لای هیچ کەسێ باس بکەن و داوای بکەن ئێوە بێ بۆیان دابین بکەن خاڵی دوانزەیەم بریتە لە عنفی عائلی لەناو بنەماڵەکەیە کەس نییە گوێ لێ بگرێ لەناو خێنەزانەکەیە کەس نییە گوێ لێ بگرێ هەزاران خەم و خەفەت کەڵەکە بووە لەسەر مێشکی نەقسی عاتیفەی هەیە هیچ کەسێ نییە عاتفی باتێ بەزەی پیاگێتەوە دەسێ بەسەریا بێنێ ماچێکی ناوچاوانی بکە باوەشێکی بۆ بکاتەوە ئەم کچۆڵە داماوەش بەو شێوە ئەمێنێتەوە خواخوای باوەشێکێتی خواخوای کەسێکە کە عاتیفەی پێ ببەخشێ کاو پێ بەخشێ ئەیبا بە عاتیفەکای بە ئەو ژەڕوا لەگەڵی ئەو بەدوای عاتیفاکەوێ نازانێ ئەمە گورگە لە پێستی مەڕە داوێنی ئەوێ زینایەوێ خیانەتیەوێ بۆ شێوە تووشێکە گیرۆدەیەەکە و دواتر سەرشۆڕی بۆ هەموو لایەک ئەمێنێتەوە خاڵی سیانزەیەم بریتە لە النمط البغائي کە بەڕاستی زۆرێک لە ئافرەتان هەر لە مناڵیەوە پەروەردە ئەکرێن لەسەر بغاء النمط البغائي يعني چی لەسەر بغاء فێری ڕەقسیەکان فێری سەماعەکان ئەینێرن بۆ جێگاکان کە تێکەڵاون ئەینێرن بۆ دەورەکان کە با بڵێن مۆسیقا و گۆرانی و هەڵپەڕکێ و تێکەڵاوی و ئەندانێن بە دیار بەرنامە ئەو بابەتانەوە کە فاسید بن یعنی بە بەرنامە فاسیدیانەکەن و بەدڕەوشتیانەکەن و دواییش ناگیرێنەوە بۆ خۆی بەلای هەموو بابەتێکی ترا ڕۆن ئەگەر مێردیشانە بێ بیری ئەو کاتانیانەکەێتەوە کە مڕاهقە بوون و لێوە بەرەو زینا و دایان پیسی ئەڕۆن خاڵی چواردەیەم بریتە لە التەخبیب کە بەڕاستی ئەمە زۆرە تەخبیب قسە بۆ کردن ئافرەتێکە بەدڕەوشتە ڕەفیقێکی هەیە ئافرەتێکی ساڵی هەیە ئەجێتە بنکڵەشەیەم بەدڕەوشتە هەڵی جارێتەوە لە مێردەکەی تووشی هەزاران دایان پیسی و هەوراز و نشێویەکە یاخود ئافرەتێکە پیاوێکی ترێتە بنکڵەشەی هەڵی جارێتەوە لە مێردەکەی یاخود پیاوێکە ئافرەتێکێتە بنکڵەشەی هەڵی جارێتەوە لە هاوسەرەکەی و لە خێزانەکەی کە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ لعنەتی الله لەو کەسەی ژنێ لە پیاوەکەی هەڵەگرێتەوە یاخود پیاوێک لە ژنەکەی هەڵەگیارێتەوە خاڵی پانزەیەم بریتە لە نەظەری حرام بەڕاستی نەظەری حرام دەرگایە بۆ توشبوون بە زینە بۆیە الله جل جلاله فەرمێ وقل للمؤمنات يغضضن من أبصارهن وقرآن جا فەرمێ پیاوانی جا فەرمێ وقل للمؤمنين يغضوا من أبصارهم پیاوان باشاویان داگرن نەظەری حرام نەکەن ئافرەتانیش باشاویان داگرن نەظەری حرام بکەن ويحفظن فروجهن هەردوو لایەن ئەگەر چاودانەگرن ناتوان داوێنیان بپارێزن تووشی زینا بن تووشی دایان پیسێ بن هاوار تۆ ئافرەتە دانیشە بە دیارەم هەموو ئەکتەرەوە ئەم هەموو یاریزانەوە هەموو گۆرانی بێژەوە هەمووی پیاوە سەیریانەکە نەوەڕەکە حەزیان لێکە دڵیە جوڵێ بۆیان دواتە کە دڵی جوڵا بۆیان لەسەر جادەیەکێ بینێ لەو شکڵ و شێوانەوە زادە تامیێوانەیە ئەی بە ژنەکانتانە گریە بۆ پیاوێک کە لە مسلسلێکە بە تەڵفلیمەوە کوژرێ کە لەوانەیە تۆ بمریت ئاوا بۆت نەگری برای بمری ئاوا بۆی نەگریە باوکی بمری ئاوا بۆی نەگریە ئەی بە بۆتان بەڕاستی چۆن ئەمە چۆن پەروەردەیەکە ئەمە چۆن بەرواڵاکردنێکە بۆیان بە پێچەوانەشەوە یعنی ئەم پیاوە سیرەکەی دایان فلیم سیرەکە دایان هەڵقە سیرەکە هەزاران ئافرەتی تیاچێت دەرەوە ئافرەتێکە بینی ئەڵێەوە تامیەوەی ناو فلیمەکە و هەڵقەکەیە هانیەدا بۆی کە نزیک بێتەوە دەی و دایان پیسی لێکە لەگەڵ بکە ئەم خەڵانی باسمان کردوەکارن بۆ دایان پیسی تکایە ئاگادار بن بنەبڕیانکەن با دایان پیسی نەمێنێ خیانەت زەوجی نەمێنێ چکە بەڕاستی هەموو لە ئەک زەرەری لێکە والحەمد لله رب العالمين